بە درێژایی مێژوو حکومەتایەک لە دوای یەکەکانی بەغداد هەوڵی گۆڕینی شوناس و دیموکرافیای ئەم ناوچانەیان داوە. لەم بەرنامەیە دەپرسین ئایا حکومەتی بەعز بۆچی بەپەلا پلانی بەعەرەبکردنی ئەم ناوچانەی جێبەجێ کرد؟ ئایا کورد ئەوەنە مەترسی بوو لەسەر حکومەتی بەعس و دەسەڵاتەکەی سەدام حوسێن تا بەعەرەبکردنی ئەم ناوچانە جێبەجێ بکات؟ کورد خۆی ڕۆڵی چی بوو لە ڕێگری لە بەعەرەبکردنی ئەم ناوچانە؟ نوێنەرانی کورد لە بەغداد لە خەمی چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان بوون یا لە هەوڵی کۆکردنەوەی ئیمتیازات بوون بۆ خۆیان؟ وەفدەکانی کورد کە دەچنە بەغداد چارەسەرکردنی کێشەی ناوچە کێشە لەسەرەکان لە ئەجێندای کۆبوونەوەکانیاندایە یان دەچن بۆ دەستکەوتی حزبی و شەخصی؟ ئایا دۆخی کوردانی ئەم ناوچانە لە نێوان حزبی و لە نێوان عروبەدا چۆنە؟ هەڵبەت سەرەتای تعریب یا عەرەباندن ئەگرێتەوە بۆ پێش بەعس. پێش بەعس هەر لە سەردەمی ئەوەی کە عوسمانیەکان شکان عوسمانیەکان دەوڵەتی عوسمانی هەڵوەشایەوە لە شەڕی دیانی یەکەمە، عێراق بەم شێوەی ئێستا دروست بۆم فۆرمەی ئێستا کە ئێمە تیایەژین، سووریا بۆ شێوەی ئێستا دروست بوو. عەرەباندن لە سووریا و لە عێراق بە شێوەیەکی چڕ دەستی پێ کرد. ڕەنگە ئێمە نەمانەوێت ئێستا باسی سووریا بکەین، ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوەیە بە تایبەتی لەو ناوچانەی تۆ ناوچەی جێناکۆک یا ناوچەی دابڕێنراو یا ناوچەی بەعەرەبکراو، لەو ناوچانە لە سەرەتایە لە سەردەمی پاشایەتیە بە شێوەی لە شێوەکان لە حەویجەوەنەوە دەستی پێ کرد. دواتر کە 58 کە کۆماری دروست بوو، من بۆی بە خێرایی باسیەوە بۆ بکەم کە کۆماری دروست بوو کە عەبدولکەریم قاسم هاتە سەر حکوم، ئەو کاتە بە ماوەیەکی زۆر کەم قەومیەکان و سەرەتا بەعسیەکان و نەتەوەچیەکان و ئەو قەومچیەکان کە خۆیان پیانەوت ئەمانە هەوڵیاندا لە بەغایە ئەوە بکەن، لە بەغایە بەسڕێنەوەی کوردی فەیلی، یعنی ئەو شوێنەوار و گەڕک و ناوچانەی بەغا کە کورد دروستی کرد یا کوردی فەیلی دروست کرد بیسڕنەوە. دواتر ئەمە درێژەی کێشا لە 61 تۆزانی شۆڕشی یاوەی پێناوڕا و بزوتنەوە یا هەرا یا هەرکێکی ناوانەی ئەیلول دروست بوو. لەوەوە حکومەتی عێراقی کەوتە دروستکردنی پشتێنەی ئاسایش پێڵێن، پشتێنەی ئەمنی پێڵێن بە دەوری کەرکووک. ئەم پشتێنە ئەمنیە ئەکەوێتە پێش باسەوە، کەوتە پێش حکومڕانی باسەوە، پێش 68ەوە. باسەکان لە پەنجاکان و لە چلەکانەوە هەن، بەڵام وەکو قەومی وەکو هێزێکی بێدەسەڵات نەک هێزێکی ڕاستە 63 قەومیەکان شتی زۆریان کرد، حراس قەومیەکان و باسیەکانەوان ڕۆڵی شتی زۆری خراپیان کرد، بەڵام لە 68 بەدواوە ئەوە بوو. بەڵام لەو فترەیە کە ئەو پشتێنی ئاسایشە دروستکە ئیشیان لەسەرەوە کرد کە دەیان سەدان دێ لە ناوچەی کەرکووکەوانە بە بیانیەوە کەمە پشتێنی ئاسایشە بۆ پاراستنی نەوت، بۆ پاراستنی و ناوچانەی کە ئەوەن بیپارێزن. ئەم دیانیان لادا لە دووبس، لە باڵین لە سەرگەڕان، لە تەنانەت بەشێکی زۆر لە حەویدە کە دێی کوردی تیا بوو کە خەڵکی تیا بوو ئەوانیشیان دوورخستەوە. لە هاتنە سەرکاری باسیەکانە لە 68 بەدواوە تعریب یا عەرەباندن بە معنایەکی دەست پێ کرد، بەو معنایی دەبێت لە کەرکووک کاسڕینەوە دەست پێ بکە. تۆ سیرکە ئەگەر من بگەڕێنەوە بۆ سەرژمێرەکانیش، سەرژمێری 47 بۆ 57 پاکترە لە 57 کە ئێستێم زۆر جار کورد پشتی پێبەستی لەسەر 57 هاتە عەرەباند دەستی پێ کردووە، بەڵام ئەوە سەرژمێرەکیشە، بەڵام بە شێوەیە کەمتر لەوەی کە دوای لە دوای 68ەوە بەتایبەتی لە دوای هاتنی باڵین ئەحمەد حەسەن بەکر و باسیەکان بۆ سەر حکوم. ئەو فترەیە کەمتر تا ئەگاتە قۆناغی خۆماڵیکردنی نەوت لە هەفتاکان و دواتریش فترەی مفاوەزات دیسان زۆرێک لە بەوەی هەفتا بۆ هەفتا و دوار زۆرێک لە بێدەنگی تێپەڕێ، بەڵام لە 74 بەدواوە جارێک تر جارە زۆر بەچڕی مەسەن ئیتریت بە قانون نەکرێ. لە 77 و 78 قەزاکانی چەمچەماڵ و کفری و کەلار و خورماتوو بە قانون لا ئادرێن لەسەر کەرکووک.
بە قانون لە ستا 51 لە ستا 50 خاکی کەرکووک دابڕێنرێ و ناوچەی عەرەبیە خێتە سەری دوات بەشێکیان درێ بۆ هەولێر بەشێکیان درێ بۆ سەلاحەدین بەشێکی درێ بە دیالە و بەشێکی درێ بە سلێمانی مەسەڵەن تۆ سێرکە چەمچەماڵ و کەلار دراوە بە سلێمانی کفری دراوە بە دیالە خورمات و دراوە بە تکریت ئەمە جگەلەوەی کە لە منتیقەی مەخمور و سەرگەڕانوانە بەشێک دراوە بە هەولێروانە ئەمە بە قانونەوە کراوە دوای حتا لە فترەی هەشتاکان و نۆتەکانە زۆر بە تڕی دیسان بە قانون خەڵک دەرەکرێ مەسەڵەن قانونەکە چی یەکێگەڵێ کە سوکارت پێشمەرگەی و مخەڕی بۆوانە نابێت لێرەبی ئەڵێ ئەسڵت ینی ڕیشەت ئەوێ نییە ئەڵێ نفوسی 57 نییە ئەمە بۆ عەرەبەوە نییە عەرەب لە بەسراوە دێنێ و نیشتەجێیەکە هیچ کێشەی نییە بەڵام بۆ کورد هەمووەمان ناکاتە بیان و هەمووان کاتمان بۆی دوورت خاتەوە جا لە دوای ئەوەش ئەمە درێژا کێشێ تا 2003 سیرکە ئەمە بەس پەیوەندی بەعسەوە من ویستمەوە پێ بڵێم بەس بەعزەمەی نەکردووە لە پێش بەعسا لە قۆناغی پاشایەتیا کراوە لە پێش بەعسا لە قۆناغی کۆماریا کراوە لە سەردەمی عەبدولکەریم و عەبدولسەلام و عەبدوڕەحمان وانە لە سەردەمی بەعس لە سەردەمی ئەحمەد سەربەکر لە سەردەمی سەدام حوسێن کراوە لە دوای بەعسیش لە 2003 بۆ 2014 و 15 کە بەحساب کورد حاکمی کەرکووک بووە و دەسەڵاتیە بووە زیاد لە 1500 عایلە لە سنووری حەویجە هی کورد دەرکراوە دارە مێژووی دەرکردنی کورد لە کەرکووک مێژوویەکی دوورتری هەیە پێش سەردەمی عێراقی نوێ بۆ نمونە لە ساڵی 1986 کە هەمەوەندەکان بەشێکن لە سنووری جوگرافیای کەرکووک ڕائگوێزرێن بۆ لیبیا و بەشێک لە ناوچەی شێخ بزێنی ڕائگوێزرێن بۆ نزیکی ئەنقەرە لە سەردەمی دەسڵاتی عوسمانیەکانە بەڵام لە بەرامبەر ئەوەیان بڵێن نەتەوەیەکی تر نەهێنراوە جێی ئەو کەسانە بگرێتەوە کە نەفی کراون دوای دروستبوونی عێراقی نوێ و هاتنی بەریتانیەکان و دروستکردنی عێراقی نوێ جۆرێک لە ترس هەبووە لەم ناوچەیەکە بەشێک بێ لە عێراقیان بەشێک نەبێت لە عێراق بەڵام لە سەردەمی کۆماریان لە سەردەمی مەلیکی و لە سەردەمی پاشایەتیا پرۆسەی بە عاربکردن بە شێوەیەکی لەسەر خۆیان هێواشتر بوو بەراورد بە سەردەمی کۆماری لە سەردەمی پاشایەتیە عارب لە کەرکووک نەبووە تەنها لە بیستەکاندا هەندێک عارب لە کەرکووک هەبووە کە پیان وتراوە حەدیدیەکان کە تەنها ئەمانە هەندێک چادر و خێمەیان لە خواری و کەرکووک هەڵداوە و ڕۆژانە بەرهەمی ئەو شیرەی کە گامێشەکانیان هەیەیان بۆ فرۆشتیان لە بازار ساخیان کردوێتەوە و ئەمانە بە مەبەستی بە عاربکردن نەهاتون واتە لە پشتێوە پرۆسەیەکی ڕێکخراو نەبوو بۆ هاتنی ئەو عارەبانە لە کەرکووک بەڵام پرۆسەی ڕێکخراو بۆ بە عاربکردنی ناوچەی کەرکووک و وەهێنانی عارب و نیشتە جێکردنی عارب ئەگەرێتەوە بۆ سەردەمی یاسین هاشمی کە سەرۆگۆزیران بۆ لە سەردەمی پاشایەتیە یاسین هاشمی بیرێکی ناسیۆنالیستانەی عاربی هەبووە هەندێک شەڵێن بە بنەچەک کوردە و خەڵکی کفریەکە ئەمە بێت سەرچاوەکان یەکلایی بکەنەوە پاشگیری هاشمیەکەیشی لەوەوە هاتووە کە لە سووریا بەرپرسی تیپێکی سەربازی بۆ تیپی هاشمی کە مەلیک فەیسەڵی یەکەم جار لە سووریا بۆ دوای هاتنی مەلیک فەیسەڵ بۆ عێراق یاسین هاشمی ئەهێنێتەوە و نیزگە بێت لە مەلیک فەیسەڵ کە دوای ئەگاتە سەرۆگۆزیران و کابینە دروستەکە لە سەردەمی یاسین هاشمیە بزەبت لە ساڵی 1936 یاسین هاشمی هەردوو خێڵی یان هەردوو عەشیرەتی عارب جوبور و عوبێد لە ناوچەی دەشتی حەویجە نیشتەجێ ئەکات طبعا ئەو بیانووی ئەمەی بۆ ئەوە نییە کە عاربی هێنێتە ئەو ناوچەیە و ناوچەی کشت و کاڵی بەپیتی فراوانی کوردیە ئەو بیانووی ئەوە یاڵێ ئەم دوو عەشرەتە کێشیان هەیە لەگەڵ یەکێ لە عەشرەتەکانی ناوچەی دیالە بۆ چارەسەرکردنی کێشە خێڵێکی و عەشایریە ئەم دوو عەشرەتە ئەهێنێ لە ناوچەی حەویجە نیشتەجێیان ئەکا کە ئەمە یەکەمین پرۆسەی نیشتەجێکردنی عاربە لە ناوچەی کەرکووک لە ساڵی 1936 لە سەردەمی یاسین هاشمی کە سەرۆگۆزیران بۆ کابینەی دروست کردووە لە سەردەمی مەلیکیە بەڵام پێشتر عارەبەکان هاتون بۆ ناوچەی حەویجە بۆ نمونە لە ڕێگەی ئەوەی بەخێوکردنی مەڕ و ماڵات و لە وەڕاندنی مەڕ و ماڵات بەڵام ئەمە تەنها وەرزی بۆ دوای گەڕانتەوە شوێنی خۆیان ئەو دیوی حەمری بەڵام لە هەندێک وەزاب کە لە وەڕەکان پێویستیان بە لە وەڕ و بەخێوکردنی ئێزیاتری حەیوانەکانیان بۆ هاتوونەتە ناوچەکانی حەویجە کە ئێمە ئەزانین دەشتێکی فراوان هەیە کە ئەو کاتە بەداخەوە ئێمە
نازان بۆچی کورد لەوێ گوندی نەبووە یان نیشتەجێ نەبووە ئەوان سوودی لێ بینن و یاسین هاشمی لێ نیشتەجیانەکە دوایەوەی کە پرۆژه ئاوشیان بۆ ئۆکاوتر بەر لەبەر هاتنی عارە بۆ ئەو ناوچەیە فراوانە بێ و زیادەکە ئەمە قۆناغی یەکەمی هاتنی عارەبە بە شێوەیەکی ڕسمی و نیشتەجێکردنیان کە لە ڕێگەی هاندانی حکوومەتەوە بۆ ئەو ناوچەیە. دوایەوە لەم سەردەمەیە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی لەسەرخۆ هەبوو لە سەردەمی مەلیکیە تاوەکو سەردەمی 58 لە 58 کە حکوومەتی پاشایەتی دەسڵاتی پاشایەتی لە عێراق کۆدایی پێدێ لە 14 تەموزی 58 عەبدولکەریم قاسم دێتە سەر حکوم. ئێتر لە ساڵی لەو 5 ساڵی عەبدولکەریم قاسم حکومەکە لە سەردەمی یەکەمی کۆماریە لە 58 تا 63 تا ڕادەیەک کەمتر بە عارەبکردن هەبووە بەڵام هاتنی عارەب هەر هەبووە و هێنانی مۆزە فەرمانبەر بۆ شەریکەی نەوت هەر بووە. لە ساڵی 63 لە 8 شوبات کە بەعسیەکان انقلابەکەن بەسەر دەسڵاتی عەبدولکەریم قاسمەوە دێنە سەر حکوم تەنها 8 مانگ لەسەر حکومە بن لەو 8 مانگەیان پرۆسەی بە عارەبکردن لە ناوچەی کەرکووک زۆر بە خێرایی بەڕێوە چووە تەنها لە 8 مانگی یەکەمی دەسڵاتی بەعسیەکان لە ساڵی 1963 لە ساڵی 63 زۆرێک لە گەڕەکە کوردەکانی کەرکووک ناوەکانیان ئەگۆڕێ شەقامەکان ئەگۆڕێ لەوش 8 مانگەیە خوێندنی کوردی نووسراوی کوردی لە کەرکووک و بڵاوکراوەی کوردی بە هەموو شێوەیە قەدەغا ئەکرێ ژمارەیەکی زۆری فەرمانبەر دەرەکرێت جگە لەوەی یەکێ لە گەڕەکانی کەرکووک بە ناوی گەڕەکی کۆماری لەگەڵ زەویە تەختەکرێت بە 300 ئۆتۆمبیلی بار هەڵگری ئەو کاتە ماڵەکانیان ئەگوازرێتەوە بۆ سلێمانی. بەڵام لە دوای ئەوەی لە 63 لە مانگی دا کە باسەکان دووبارە لە دەسڵات دوورەخرێنەوە عەبدولسەلام عارف و حکومەت دروستەکان لەگەڵ براکای و دەسڵاتەگرنە دەست کە ناسرەکانیان پێوترێ تا ڕادەیەک جۆرێک لە کەمتر لە بە عارەبکردن هەبووە. بەڵام دوایەوەی لە 68 باسەکان دێنەوە سەر دەسڵات پرۆسەی بە عارەبکردن بە پەلا و بە شێوەیەکی منەظەمتر دەست پێ ئەکات. لە نێوان ساڵی 57 تا 65 کە سەرژمێری کراوە ڕێژەی عارب لە 28ەوە گات بە 39. لە ساڵی 1950 بۆ 70 کە 20 ساڵەکات ڕێژەی عارب بە شێوەیەکی زۆر زیادەکا و کە ئەتوانم بڵێم پرۆسەی بە عارەبکردن زۆر بە شێوەیەکی مەترسیدار بووە لە شاری کەرکووک لە 70 بۆ 80 کە یەکێک لە یەک لە ئامارەکان ساڵی 1970 دەکرێت ئەمەش بە عارەبکردن زۆر بەتیایە بەزەقی ڕەنگەداتەوە. لەبەرەوەی لە ساڵی 87 ڕێگە نادرێت گوندە کوردنشینەکانی ژێر دەسڵاتی هێزی پێشمەرگە سەرژمێری بکرێت ئامار بکرێن بەمێژ ڕێژەی کورد لە کەرکووک زۆر کەمە بێتەوە جگەل لەوەی کە ڕۆژانە سەدان هەزار خێزان دەرکراوە لە ساڵانەوە و لە بەرامبەر هەزاران خێزانی عارب لە ناوچەکانی باشوور ناوەڕاستی عێراقەوە هێنراون لە بەرامبەر پێدانی ئیمتیازاتی جۆرەوجۆر. ڕاستیە دو دۆزینەی نەوت لە کەرکووک و بایەخی ئینگلیزەکان وەکردنەوەی کۆمپانیای نەوت و ڕاکێشانی خەڵک و دامەزراندنیان لە کۆمپانیای نەوت زیاتر چاوی دەوڵەتی عێراقی چوە سەر ئەم شارایەتی و دیارە ئەو دانیشتوانی کورد بە ڕێژەی بەرچاویانی لە کەرکووکە هەبوو و لە ساڵی 1935 بەشی زۆری ئەم جبور و عوبێد و ئەمانە ئەو سەردەمە لە ساڵی 35ەکانە هاتن و حکومەت هاوردنی بەڕاستی بەرامبەر هەوڵیش هەبوو کە خەڵقی کوردیش بچنە ئەو ناوچانە بەڵام هەمووی کورد سەری نەگرت و دوای ئەوە ئەمانە وردە وردە تەشەنەی کرد وردە وردە تەشەنەی کردە بەرەو ناو شاریش هات دوای ئەوەی کە دوای ڕوخانی نظامی مەلەکی و بەتایبەتی لە 63 هاتنی بەعسیەکان ئەوسا کە بە تەواوەتی نەکرد حکوومەت خۆی بە هێزەکەی خۆی بەڵکە بەر شاڵاوی عەرەبیشی بەردایانی لە شاوی عەرەب و حرەسی قەومی دروست کرد و چەکی دانێ ئیتر بەربوونەجیان وێزەی کورد ئەوسا بەعەس هەر زۆر بە ڕاشکاوی پێیوتن سەر بۆ من و ماڵ بۆی ئەوە ئیتر دەستیان کرد بە فەرهود و تاڵانی وەکو ساڵانی سەردەمی کۆنیش دەستیان پێکردەوە ئەتر هەموو ناوچەکانی کەرکووکی کردەوە شت دەرباز نەبوو
دەغڵ سوتا دەغڵودان سوتا و ئەستا سەردەمی هاوین بووە داغڵودان سوتاوە مەڕ و ماڵات براوە هەموو ماڵی خۆمانێکە بوو لەوانەی کە مەڕ و ماڵات و هەموو ئەوانێ براوە تەنانەت من بخۆم باوکم ئەو ساڵە لە حەس هاتبووەوە کەەوە سەڵتێکی باشی لەبەر بوو شتێکی جوان لەبەر بوو جلەکەشان لەبەر کردەوە جلەکەشان لەبەر کردەوە بردویان هەر دەرپێی سەر قەرمانەوانەی لە بەرمان و من تەرکیزەکەم بەسەر ناوچەی ساڵەیی زیاتر و دیارە زیاتر لە ناوچەی دووبزەوە دەستی پێکرد ئەو دیانەتە ڕوخان و دەرکران و لەوێوە تعریب دەستی پێکرد لە ناوچەی ساڵەییش دیەکان هەموو سووتان و تقریبا 40 کەس ڕەمی کرا و ئەگەشتە هەر کەسێک تەقیان لێکردن لیان ئەدان تانەت من بیرمە کابراایەک ناوی حاجی خدر بوو خەڵقی دێ زەردەک بوو فیشەشی لە زمانیاندا لە دەمیاندا دەمی جێڕ بوو زمانی لاڵ بوو تا هینی شەر بە سۆندا تا مردی شەر بە سۆندا ئاویانەکرد دەمێ و خوارد نوشتیان ئەدایە یعنی کارەساتێکی زۆر گەورە بوو بەڵام ئەوسا نایانتوانی هێشتا بمێننەوە وەکو تعریب لە دیەکان بمێننەوە بۆ ئێوارەکەی بۆ دوو ڕۆژ دوای ئێوە کورد ئاوارە بوو ئەهاتەوە دیەکانی خۆیان وە دیەکە خوانی سەر لێنێ چاگە کردەوە و ئەمە چەند جارێک لە شەستەکانە چەند جارێک ڕووی داوە چەند جارێک عەرەب هاتووە هین بۆ لە هەفتاکانیش هەر هەما شێوە ڕوویدا لە شاشتاکانیش بە هەما شێوە ڕوویدا ئەنی ئەم قۆنە بەردەوام بووە بەڵام کە کاتێ 68 حزبی بەعز هاتە سەر حکم لە ساڵی 75 و 76 تر کران بە یاسا ئەگە سەیری یاساکانی بەعز بکەی و لەوێوە ئەیتر بە تەواوەتی چەسپی بەرامبەر بەوەش کورد دەستەوەستان نەوەستاوە مەسەلەن لە ناوەڕاستی هەشتاکانە وردە وردە لێی عەرەب ئەهاتن بۆ کتکە و شوێنەکانی تر لە ساڵەی ئەنی پێشمەرگی کوردستان لی دەدا ئەنی ئەم هینە بەردەوام بوو ئەمە کوشتن بڕین دێتە خەتکردن بەڵام کورد زۆر خۆڕاگر بووە یعنی وابەستە بۆ بە زەویەکەوە هەر هاتۆتەوە یعنی ڕۆیشتەوە هاتۆتەوە قۆناغی بە عەرەبکردن لە کەرکووک قۆناغێکی دوور و درێژە مێژوویەکی دوور و درێژیە بە سەدان ساڵە کاری بۆ دەکرێت و هەوڵی بۆ دەدرێت قۆناغەکانش هەندێکی لە دەرەوەی کەرکووک جێبەجێ کراوە بە پێ بەیاننامە و کارانەی کە کراوە بۆ تعریبکردن لە دەرەوە لە ڕووی کارژێری و لە ڕووی ئیداری و لە ڕووی ئەوانەوە کار کراوە هەندێکشی لە ناوەوە لە ناوخۆی شارەکە لە ناوخۆی قەزا و ناحیەکانی شارەکە کاری بۆ کراوە کارکردنی بە عەرەبکردن لە ناوخۆی کەرکووک ئەوش بە چەند قۆناغێکدا هەوڵی بۆ دراوە هەوڵ دراوە ئەو لەو کاریگەریانەوە دەور ببینێکەوە ببێتە لێکترازانی ئەو پێکاتانی لە ناو کەرکووک بووە چکە کەرکووک لە خودی خۆیدا چەند پێکاتەیەکی تێدا لە تورکمان و کورد و ئاسووری و لە سەردەمانی پێشوو لە پێش پەنجاکانە جوولەکە و عەرەب و کورد و ئەمانی تێدا بووە ئەم پێکاتانە پێکاتەیە بوونە وەکو دەڵێ تێکەڵاوی کۆمەڵێکدا بوو نەریتی یەکتری بوونە پێکەوە ژیاون بەبێ ئەوەی هیچ کێشەیەکە بێ بەڵام لەگەڵ سیاسەتی تعریبدا حکومەت هەوڵی داوە لێکترازان لە ناو پێکاتانە دروستکە چ لە ناو بازار چ لە کاروبارە بازرگانەکان چ لە کاروبارە ئابوووریەکان چ لە کاروبارە ڕۆشی میرەکان ئەمش لە چوارچێوەی ئەو کارکردنەدا بەوەی کەوە هەوڵدانەکانی بە شێوەیەکی ئەوتۆ بێ کە پێکاتیەکێ لە هەنگاوەکانی بوو بە زیادکردنی پێکاتی عەرەب لە ناو شارەکەدا ئەو بەڕوونی بەرچاو دەکەوێت لە سەر ژمێری 47 و 57 و لە دوایەوەی لە شەستەکان کرا سێرەکەن ڕێژەکە وردەوردە بەرەو زیادبوون ڕۆیی ئەم زیادبوونە یەکێ بوو لەوانەی کەوا هێنانی ژمارەیەکی زۆری عەرەب لە دەرەوەی کەرکووک لە خواروو ناوەڕاستی عێراق و نیشتەجێکردنیان لە نێو کەرکووکدا کە ئەم پێکاتانە لە خودی ئاینیشەوە گۆڕانکاریانە بوو زۆریان ئەمانە سەر بە شیعە مەزەب بوون بەشێکی زۆری سونە مەزەب بوون ئەم شیعە مەزەبەش وای لێکە و کاریگەری ئاینەکەش لە پاڵ کاریگەریە دیمۆگرافیەکەی دروست کرد لە هەروەها بوو بە کارتێکردنی کاریگەری ڕۆشنبیریەکەش لە پاڵ کاریگەری ئاینەکەیە چونکە ئەم دابوونەریتەی کە ئەوان هێنان ئەو هەڵگرەی ئەوان هێنان لە خواروو ناوەڕاستی عێراقەوە تەنانەت هێنانی فەڵەستینی میسری پێکاتەی تری ئەوەی لە وڵاتە عەرەبیەکانە بوو هێنان ئەمانە هەمووی دەوری کاریگەریان بینی لە لێکترازانی پەیوەندی کۆمەڵاتیەکان دابوونەریتە کۆمەڵاتیەکان لە
شین و لە شایی و لە گۆرانی و لە مۆسیقا و لە هەموو شتێک ئەمە ڕنگدانەوەی خۆی بینی ئەم ڕنگدانەوەش وای کرد کەوا پێکاتەی عەرەبی کەلتوری عەرەبی شێوازی عەرەبی هەڵسوکەوتی ژیانی عەرەبی تەنانەت لە ڕووی بیناسازیشەوە هەوڵیدا کە گەڕەکەکان گۆڕانکاری بێنێ ئەو گەڕەکانی بە شێوەیەک داڕشتەوە ئەو شێوازە بیناسازی کوردەواری کە جارانە بوو لە شارەکەدا گۆڕی گەڕەکی لەسەر شێوازی بازنەیی هەڵگرت شێوازێکی سێگۆشەی و لاکێشەی دروست کرد بۆ ئەوەی کەوا بەو شێوازە بتوانێت پێکاتە و دەستگا داپڵۆسینەکانی خۆی بە شێوەیەک بەکاربێنێ کە بتوانێت کاریگەری هەبێ بەسەر ئەو خەڵکی کە لە نێو گەڕەکەدایە و لە نێو گەڕەکەکانە کۆمەڵێک کەسی سیخوڕی لە کورد و لە تورکمان لە نەتەوەکانی تر دروست کرد هەموو ئەمانە هەوڵیان دەدا بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بۆ ئەوەی کەوا کاریگەری بنوێنن لە پێنا و شێواندن یا داشۆرینی کەلتور و شارستانێتی ئەو نەتوانی لە ناو شارەکە بوونا یەکێ لەو قۆناغانی کاری بۆ کرد تێکدانی کتێبخانەی گشتی کەرکووک بوو بە ئەو دەسووسانەی کە بە زمانی تورکمانی و بە زمانی کوردیە بوو هەمووی فەوتان بە قۆناغی جاجیا زۆری کتێبی عەرەبی هێنا ناو کتێبخانەکە ئەمەش بوو ئەوەی بە ئەو دەسووسانەی ئەو کتێب و ڕۆژنامە و گۆڤارانە کە لە ناو شارەکەدا هەبوو کەڵچەری خەڵکی تورکمان و کورد بوو هەمووی لە ناودا وایەکێک لەوانەی ئەوەی کە ئەو شوێنەوارانی کە لە کەرکووک دۆزرایە ئەو شوێنە کە تایبەت بوو بە شوێنەواری ڕابردووی کورد هەمووی لە ناودا یا بردێ بەغا لە شوێنی نادیار شاردرانەوە دەسووسی کتێبخانە و مزگەوت و شوێنە گشتەکان گشتی کۆکرایەوە لە شوێنی نادیارە بە پارەیەکی زۆر هەرزان لە خەڵکی شارەکەیان کڕی بە ناوی ئەوەی کەوا بە کۆکردنەوەی دەستنووس بۆیە دەبینین بە تایبەتی چڕی ئەم کاریگەریە لە نەوەتویەکدا بە زۆر بەهێز دەستی پێکرد کە هەموو ماڵێکی ئەو شارە تاڵان کرا فەرود کرا لە هەموو ئەو کەڵچەر و شارستانێت و کەلەپور و دەستنووس و کتێب و ڕۆژنامە و گۆڤارەین کە لەو شارە ئەمە لە خۆیدا لە ناو شارەکە کاریگەری بۆشایەکی گەورەی دروست کرد کە توانی بێتە ئەوەی کەوا کۆمەڵێک کەلتور و شارستانێتی گەورەی ئەو شارە لە دەست بچێت. ئەزانی مەسەلەن تۆ سێر کە تۆ باسی لەیلان کرد باسی شوان باسی مەسەلەن دووبز باسی سەرگەڕان کە نابوو قودس ناحیە قودسوانە ئەمانە زۆر نزیکن لە کەرکۆ تۆ ناکرێ دێیەک مەسەلەن ناکرێ خاڵەبازیانی کە زۆر نزیکە لە یا چیمەن کە زۆر نزیکە لە کەرکۆوە بیخەیتە سەر چەمچەماڵ تۆزێک ئەوە لە ڕووی هینەوە ئەوەیە جا دەستگەیشتنیش پێی زۆر ئاسانتر بۆ بەعس بۆ حکومەتی عێراقی دەستگەیشتن زۆر ئاسان بووە مەسەلەن من بەڵگەنامەی بەعسم بینیوە یەک خانوو لە چیمەنە هەبوو دوایان فال یەک خانوو لە چەمەکەی چیمەنە بارق نامەیەکی ناردەوە بۆ محافزی کەرکووک ئەڵێ خانوویەک لە چەمی چیمەن هەیە احتیمالی زۆرە مخەریب سوودی لێ ببینن بڕۆنەوە خانووە بڕوخێن لەبرەوە ئاسان دەستی پێشێگەشتەوە لەبرەوە ترسی نەبوو لەوە نەشیویستۆ کەرکووک تەواوەتی ئاوەڕوتکە و بەشێکی زۆر لە زەویزاری ئەو دیانی کە تۆش باسەکەی دراوەتە عەرەبی تعریب دراوەتە عەرەب بەکارێنەوە خۆ تا ئێستاش بەپێی ئەو قانونانی کە دراوەوەی کە کاتی خۆی هینێکیان دروست کرد نیزاعات مولکیە بۆچی بوو بۆ چارەسەرکردنی و گرفتانە بوو کە زەویزارەکان بە قانون دراون ئێستا لە مەنتیقەی دووبس لە قەرەدەرە و مامشە و ئالەغێر و ناوە لە مەنتیقەی لە ناوچەی شوان بەشێکی زۆری لە قەرەحەسەن و ناوە بەشێک زۆر لە دێیەکان ئەگەر درا بێتە ئاغای یا شێخێکی کورد کە پەیوەندی بەبحثەوە بۆ ئاوا کراوە ئەگەر نەدرا بێ بۆ دراوە بە عەرەب مەسەلەن حاجی عەبد و حاجی فڵان و حاجی فڵان هاتوون کە کەسوکاری سڵام بوونە دەستیان بەسەراگرتەوە یان جیان بە خەڵکی تخواری خۆیانەوە لەبەرەوە باوەڕی من بەشێک لە دێیەکان هۆکارەکەی ئەوە بووە و بەشێکیش لەو خەڵکە هەستیان کردو بە تایبەتی تاسەردەمیان فال بەشێک لەو دیانە هەستیان کردو کە زەروزیانی کەوتویان بۆ بەعز نییە بۆ نمونە ڕاستە پێشمەرگە هەندێک جار چووە یەکچەڵی بە بەعز کردو لە سەیتەرەی کەرکووک مەسەلەن یان لە نەوتی کەرکووکی داوە یان ئەوەی کردو مەسەلەن لە شەستەکان شولاشتەکان ئەمایان وەگوتم ئەمایان کردووە بەڵام من ناکاتەوەی کە بەعز بێ دەستکاری هەندێک لە دێیەکان بکە هەرچەندە کردوشێتی مەسەلەن بۆ تۆ کە لە بن کەرکووکە تۆ ئەگەر بزانی سیر بکەی ئێستاکە ئەو دیانەی ئێستا کە ئاوادان کراونەتەوە مەسەلەن
کە بەلای پەنجاعەلیە یان شۆراوەکان یان باڵین کوردەمیر وانە ئەوانە خۆ لە بن کەرکووکا بوون و ڕخێنراون و هینکراون بۆیە بۆ گوتم ئەگەر ئامانج بوو بێ کامە زیانی گایان بێ مەسەن بۆ نمونە بە باعث بێتە بۆرەیەک بۆی کە پێشمەرگە یان خەڵکی تیابێت ڕوخانوێتی کامە نەبووە هێشتوێتەوە بۆ هەندێک دەر بۆ چاوبەستەکیش بووە جارێکیان من کتێبێکم خوێنەوە کتێبێک کابراایەک ئەمریکی و کاتە لە سەفارەتی ئەمریکی بۆ لە بەغا هاتووە مەسەرەن لە هینەوە هاتووە لە بەغاوە هاتۆ بۆ بە خانەقینە هاتۆ بۆ سلێمانی باسیەوەکە کە بەشێک لەو دیانێک کە نزیک بوون لە دادەکانەوە هی کورد ماون ئەمە بۆ چاوبەستەکە ماوە گینا پێویستی بەوە نەبۆ دێ خۆ چیمە لەسەر جادێش بۆ ڕوخانیانی بۆ لە بەرەوەی زانیوێتی باسانی ڕێگەی چی منەوە سوودەبینزیە بۆی کەین بێ بۆیە باوەڕی من بە عەرەباندن پەیوەندی بەوە نیە تۆ چەندێ ئێریتەوە چەندێ نایێریتەوە عەرەباندن فەلسەفەی عەرەباندن ئەوەیە سڕینەوەی ئەویترە لە خۆتە مثلا تۆسێک کە بەعز ناوی حیزب البەحث العربي الاشتراكي بوو ئەمە ئەم پرۆژەیە بە زۆر من و تۆ خاتە ناو چوارچێوەی مثلا ئاهات لە مەکتەبێکاوی دەبێ هەمووتان بنە باسی کە ئەبیتە بەحسی تۆ لە کوردبوون داشۆری لە تورکمانبوون داشۆری یعنی حیزب البەحث ئەچێتە ناو فۆرمەوە بۆیە بەعس فەلسەفەی بەعس فەلسەفەی سڕینەوەی ئەوانی ترە پەیوەندی بەوە نییە یعنی خاڵەبازانی با لە شوێن خۆی بمێنێ گرنگ گرنگ مثلا چیمەن با لە شوێن خۆی فڵان با لە شوێن ئاوها بووە یعنی پرۆژەکە پرۆژەی عەرەباندنی گشت بوو حتا ئۆردوگا سایگۆنەکانی مثلا شۆڕشە سمودا مثلا ئەوانەی دەوروبەری هەولێرە بەبرا هەموو کەوەرگۆسکوانە هەموو بە ئۆردوگای سایگۆنی بۆ معنایە دروستکراون کە دەسەمۆکردن و سڕینەوەی ئەویتر بووە هێنانی عارب بۆ ئەم ناوچەیە هەم لە ڕووی ئەمنی قەومیەوە بۆ عارب گرنگ بووە وەبەستاتی ژیانزانیوە هەم لەوەی کە ئەم ناوچەیە ناوچەیەکی بەپیت بووە هەم لەوەی کە وتمان یەکەم هەدەفهێنانێن بۆ ناوچە حوجە کە ناوچەیەکی زراعی کشت و کاڵی بەپیت بووە نەک هەدەفەکە تەنها نەوت ببێ دوای دۆزینەوەی نەوت و هەستکردن بە گرنگی نەوتیش واتە لایەنە اقتصادیەکەی و پیشەسازیەکەی نەوت دووبارە ئەمێژێکە بۆ لە هۆکارەکان بۆ نمونە لەوانەیە ئەگەر ئەم ناوچەی ئێمە لە ڕووی سامانی سروشتیەوە هەژار بووە کەمتر چاوی تێ ببرایە بەڵام خاک زۆر جار لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی ڕووبەرەوە هەر بۆ نەتەوەی سەردەستە گرنگە ئەمە هۆکارەکان زۆرن ینی جگەل لە هۆکاری نەتەوەی هۆکاری هۆکاری بڵین ئابووری هۆکاری پیشەسازی لە پشتی نیشتەجێکردنی عارب بووە لەم ناوچەیە بە درێژایی تاریخ بەتابەتش لە ناوڕاستی سیەکان و کەوتمان پرۆسی بە عاربکردنتە دەست پێکا و تا ئێستاش بە جۆرێ لە جۆرەکان بەردەوامە تەنانەت لە ساڵی 1990 تا 2002 کە دووهەمین دەسڵاتی بەعسەکان بۆ لە ماوەی 4 ساڵە 45,000 خێزانی عارب ئەهێنرێ بۆ کەرکووک جگە لەوەی لە نۆی 1990 تەنها لە ماوەی 3 ڕۆژدا سەدان خێزانی کەرکووک دەرەکرێت بۆ ناوچەکانی هەولێر و سلێمانی لەبەرەوەی لە هاوینی 1970 سەرژمێری ئەکرێ بەعز بیری لەوە کرێتەوە لە سەرژمێری 1990 ئەبێ کورد کەمترین ڕێژەی بەرکەوێت هەروایش بوو لە ساڵی 1990 لە ساڵ 69 کەرکووک عارب بووە لە کاتێکە لە 57 لە ستا 28 بووە هەمووشمانە زانین کە لە پێش پەنجاکانیش ئەو ئامارانی کە کراون بە تایبەتیش لە سەردەمی هاتنی ئینگلیز هەندی ئامارخراوتە ڕوو لە کەرکووک کە مێژوونووسڵیان زۆر تەواو نییە چونکە هەمیشە هەوڵدا ڕێژەی عارب زیاد بکرێ بەڵام لەگەڵەوەی شاتا ئەگەر ڕستەی ڕێژەکە بکەین لە نێوان 57 بۆ 97 ڕێژەکە لە 28ەوە زیادەکە بۆ لە ستا 69 ئێستا لە شەستەکان پێشمەرگە لە دیەی بیبانی و ئێمە خۆمان ئاوارەی هین بووین ئاوارەی دەرکرا بووین ینی لە منطقەی شەخبزەنی بووین لاوچەکانی شەخبزەندیەکانی عەمدۆنەوە ناو بووین ینی هێزی پێشمەرگە هات لە دیەکانی بیبانی و بیبانی گەورە و بیبانی بچووک و بڵێن برێسپان و یارمجە و هەموو ئەمانە لە عەرەبیدا تعریف هەبوو ینی ئەو کاتە هێز پێشمەرگە هات دەریانی کرد و لە ئەوەی کە پێشتریش باسم کرد لە هەشتاکان ڕاست هەشتاکانیش باماشەوە ئەوەی کە باسی ئەەکەی دیارە لە کاتی شۆڕشە ینی هێزی پێشمەرگە هەندێک جار هەڵە کراوە ینی هەڵەکان لە چی بووە پێی وا بۆ لە هەڵبژارنەکانی حکوومەتی عێراقیە هەرچی بەشداری بکە خائینە هەرچی لە مەجلیسی وەتانی بێ خائینە هەرچی حیزب بسەر بە لەگەڵ بەعسا ئیش بکە خائینە ئەم نەزڕێ هەبوو ئەوەش مەسەن هەندێک جار خۆ هین بوو غەڵەتی وا ئەکرا بەرامبەر بە قوتابخانە و مامۆستاکان ئەکرا هەندێک جار بەرامبەر بەو کە ئاهاتن ڕێگاوبانیان دروست دەکرد هەندێک جار مەسەن ئەوەی کە تۆ ئەڵێ هەوڵیانەدا خەڵک نەچێ بە
هینی سەرژمێری و مەسەر لە ساڵانی لە هینی هەفتا و حەوت و شوێنەکانی ترەوانە. ئەنی ئەمە هەندێک هەڵە بووە هەڵی سانەوی بووە لە ئەساس هەڵەکان گەورن، بەڵام ئەم هەڵەیە دراسە نەکرا بوو. یعنی هەرکە یەکێک لە خۆیەوە هێزێکی سەربازی لە پێشمەرگە لە شوێنێک بوو بڕیارێکی ئەدا نەکرێ باشە. ئەمە لەو منتەڵەقەوە بووە. ئەم شێوازی تعریبە قۆناغەکانی جیاجیایە هەر جارێک و لە سەردەمێکدا بە شێوازێکی جیا سەر هەڵەداتەوە، بە شێوازێکی تر لە دوای پرۆسی ئازادیۆ لە 2023ەوە قۆناغی تعریب ماوەیە تۆزی کپی بەسەرە هات بەپێ ئەو بڕیارانەی کەوا لە دژی یاساکانی ڕژێمی بەعس بەکارهێنرا، بەڵام لە دوای ئەوەی کەوا دەسەڵاتەکان بەتابەت دەسەڵاتی کوردی دەسەڵاتی تورکمانی لە بەغا بێهێز بوون، ئەمە وای کردکەوە دەسەڵاتی عەرەبی ماوەیەکی جارێکی تر بە شێوازێکی تر تعریبکردن دەست پێ بکاتەوە، هەوڵ بدەن بە دەرکردنی ئەو خەڵکانەی کە هاتوونەتەوە سەر خان و زێدی خۆیان لە تورکمان و کورد دەربکرێنەوە یا زەویەکانیان داگیر کرێ بە ناوی ئەوەی کەوا تا ئێستا ئیتفا نەکراوە یا تا ئێستا نەسراوەتەوە یا تێستا زەویەکان بە ناو عەرەبەکانەوە بۆ عەرەبانە لە خوارو ناوەڕاستەوە بێنن و باری ئابووری خوارو ناوەڕاستی عێراقش زۆر خراپە، بۆیە خەڵکەکە بە لێشاو دووبارە ئەگەڕێنەوە و هەوڵەدەن ئێستا پرۆسەیەکی تریشیانە بەهێنانی ئێرانی یا بەهێنانی خەڵکی تر لە دەرەوەی عێراق نیشتە جێکردنیان بەوەی کەوا باری شارستانیەتیان بۆ دەرەکەن وایان لێت بکەن بۆ ئەوەی کەوا نیشتە جێبن. ئەم شاڵاوە نەک لە کەرکوو بەڵکو لە سەرتاپای عێراقشا دەستی پێکردووە. دیارە زۆر جار دەسڵات لە ڕێگەی ئەو دەسڵاتی بەدەستوێتی لە ڕێگەی بوونی پارەوە زۆر جار لە ڕێگەی ترساندنەوەیە یان لە ڕێگەی ئیمتیازاتەوە زۆر جار سوود دەبینێت لە هاوزمانی خۆت بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی، بەڵام ئەبێەوە بزانین لەوانەیە ئێمە بڵێن ئێمەی کورد هەڵیشمان هەبووە، ینی زۆر جار وەکو سەرکردایەتی سیاسی کورد بوون من لە سەرژمێری ساڵی 1970 کە بەڕای من ئەبای ئەو کاتە هێزی پێشمەرگەهانی خەڵکی بدای بچێت بەشداری بکات لە سەرژمێری، بەداخەوە ئەو کاتە هێزی پێشمەرگە ڕێگیری ئەکەن لە خەڵکی گوندەکان کە بچن لە نەحەکان سەرژمێری بکەن، لە کاتێکە لە ڕووی ئەمنی قەومیەوە بێ پێت خۆش بێ خەڵکی بچێت سەرژمێری بکات چکە بۆ مێژووەمە ئەمێنێتەوە وە ژمارە زیادەکە، جگە لەوەی کە زۆر جار لە دوای نەوەتەکان کە ئێمە نیمچە دەوڵەتێکمان هەبوو یان دەسڵاتێکی نیمچە سەر بەخۆمان هەبوو لە هەرێمی کوردستان، حکوومەتی عێراقی بەردەوام بووە لە پرۆسی بەعارەبکردن دەرکردنی کورد و تێکدانی قەڵای کەرکووک نەتوانراوە یعنی لە ڕووی نێودەوڵەتیەوە فشارێکی گەورە لەسەر حکوومەتی عێراقی دروست بکرێت لەو ساڵانەیە کە هیچ نەبێت لە دوای ساڵی نەوتەکەیمە ڕێگریمان لە دەربە دەرکردنی کورد کراوە وەکوتم لە ساڵی نەوتەحەوت تەنها لە ماوەی 3 ڕۆژە دەیان هەزار کەس لە کەرکووک دەرەکرێ کە ئەگەر ئۆتۆمبیلی بار هەڵگر لە کەرکووک مایە لەوانەیە ژمارەکەی زیاتر بووایە چونکە بەعز ئەوەی ویستی لەو 3 ڕۆژەیانی لە ڕێگەی دەستگا ئەمنیەکان و ژمارەی زۆر خێزان دەرەکە. ئێمە نەما دەسڵاتی کوردی لە دوای ساڵی نەوتەوەک نەیتوانی فشارێک دروستکە یان لە ڕووی نێودەوڵەتیەوە فشارێک دروستکە لە یاسای نێودەوڵەتی کە ڕێگری ئەکا لە پرۆسی بەعارەبکردن دەرکردنی خەڵک ڕاگواستنی زۆرە ملێ و تێکدانی شوێنە وارەکان و دەستگردن بەسەر ملک و ماڵی خەڵکی ئەمە لە ڕووی یاسای نێودەوڵەتی و ڕێگە پێنەدراوە، بەڵام نەتوانرا و کاتە فشارێک دروست بکرێ یان دەوڵەتان تێ بگەێنرێ یان لە چالاکی مەدەنی و جۆراجۆر دروست بکرێت لە دەوڵەتان خۆپیشاندان بکرێن هەر ڕێگای جۆرا و جۆر زۆرە بۆ ئێمە بتۆنرای ڕێگری لێ بکرێ جگە لەوەش کە لەوانەیە لە ناودام و دەستگاکانی حکوومەتی عێراقیە لەوانەیە کورد هەبوو بێ ینی ڕۆڵی خراپی بوو بێەوە ینی وەکوتم یاسین هاشمی بە بنەچە کوردە و خەڵکی کفریە کە ڕۆڵی بە عەرەبکردن هەبووە لە سەردەمی پاشایەتیە و لە سەردەمی حکوومەتی عێراقیە تەها یاسین ڕەمەزان کە بە بنەچە کوردەکە یەکێ بوو لە خراپترین بەعسەکان بۆ پرۆسەی بە عەرەبکردن. تەنانەت لە سەردانێکە بۆ کەرکووک پێی ناخۆشە هەندێک گوند لە ناوچەی تاڵەبانی و داودا هێشتان ماون لە خواری کەرکووکەوە کوردن کە ئەگەر بۆ منە ڕێگری لێ نەکرا ئەو چەند گوندێکی ڕائگواست کە لەو کاتە لەو ناوەیە ماون ئێستاش ماون ینی بۆیە زۆر جار لەوانەیە بەعستوانی بێتی لە ڕێگەی هەندێک کەسەوە زیاترکار بۆ ئامانجەکەی بکە جگەل لەوەی بۆ نمونە ئێمە لە پرۆسەی ئەنفالە گەورەترین دوو قۆناغی ئەنفالەکەونە ناوچەی کەرکووکەوە
قۆناغی سێ و قۆناغی چوار کە ئەمە بۆ کەمکردنەوەی ژمارەی کورد لە سنووری پارێزگای کەرکووە ڕۆڵی زۆر کاریگەری خراپیە بوو کە بۆ دایان ساڵی تر ئێمە ناتوانین ببینەوە باری ئاسایی خۆی جگەل لە ئاوادان نەکردنەوەی گوندەکانەوە سەدان گوند ئەڕۆخێنرەیە هەر لە ساڵی 63 کە پێشتر لە بیرم چوو باس بکەم باسەکان کە دێنە سەردەسڵات 21 گوند لە سنووری کەرکووک لە نزیک شەریکەی نەوت وەکو شۆراو وەکو گورگەچاڵ وەکو سێکانیان وەکو قوتانی گەورە و بچووک هەموو ئەم گوندانە لەگەڵ زەوی تەختەکەن کە نزیکی شەریکەی نەوت و کۆمپانیای نەوتی کەرکووکن یعنی بۆیە زۆر جارم ئامانجەکان ئەوەنە گەورە بۆ پرۆسی بە عاربکردن باسوانێتی هەموو ڕێگەیە بگرێتە بەر جگەل لەوەی هەندێک جار لە ڕێگەی مادیەوە لەوانەیە هەندێک بنەماڵە و عەشەت و خێزان ناچار و بێتن خۆیان بە عارب بکەن لەوانەیە هەندێک جار لە ڕێگەی قەنەعاتەوە هەندێک جار لە ڕێگەی بەرژەوەندی مادی و مەساڵحی ژیانەوە کە و خەڵکە ناچار بووە بۆ شێوە خۆی بە عارب بکە بەڵام خۆشبەختانە ینی بەشێک لەو خێزانانەی کە خۆیان بە عارب کردبوونجا بە هەر هۆکارێک بێ بە هۆکاری بۆ فکری بەعسێتی بوو بێ یان مەساڵحی ژیان و بەرژەوەندی و تاکتیکێک بوو بێ بەشێکیان لە دوای ساڵی 2023 خۆیان کردەوە بە کوردووە و ئێستا ینی شانازی بە کوردبوونی خۆیانەوە بەڵگەنام لایە پاراستویشمە ڕێزی عەشرەتی کورد کە کەسوکاری ئەنفال کراوە کە سوکاری نزیکی خۆیان فال کراوە نامەی ناردۆ بۆ تا یاسین ڕەمەزان ئەڵێ من فلان عەشرەتم لەگەڵ فلان عەشرەتەوە ماوەیەکی زۆر خۆمان کردو بە عەرەبچوونێتەوە سەر ئەسڵی خۆمان بەڵام ئێوە هیچ شتێکتان بۆ من نەکردو بۆیە داواکەم بەنزیخانەیە دوانم بدەنێ شوێنی بەنزیخانەی دوانم بدەنێ بۆی کە بتوانم دیوەخانەکەمی پێبڕێوە بەرم یعنی کورد زۆر هاوکار بۆ لە پرۆژەی عرباندرا هاوکارێکی باش بووە حتا قیادەی سیاسی کوردی ئەوەی پارتی و یەکێتی و نازانم ئەو ئەحزابی سیاسی بەتایبەتیوانی کە لە سەرەتای ئەبەری کوردستان بەگشتی بەشێک بوون لە هاوکار لەم پرۆژەیە تۆ سێرە مەکە نووسەرێک یا ڕۆشنبیرێک یا سیاسیەک وتارێکیە بۆ ڕێیەکیە بۆ کتێبێکیە بۆ لەسەر عرباندوانە نە هاوکار چییە مەسەڵەن نەتوانراوە ئەم پرۆژەی عرباندنا کە بەم شێوەیە هەیە نەتوانراوە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئیشی لەسەر بکرێ نەک ئەوە نەتوانراوە مەسەڵەن بۆ نمونە ئێستا بڕۆ مەسەڵەن کاتی خۆی دوو مەرکەزی کۆکردنەوەی بابڕین هینی ئاوارەی کەرکووکی هەبوو بڕۆ لە هەولێرش بوو لە سلێمانیش بوو بڕۆ پرسیار کە مەسەڵەن ئەوەی سلێمانی نزان کارگوزارالیوان لێ بوون و کاتە بڕۆ پرسیار کە بڵێ داتای ساڵی 91 92 تا 99 مەسەڵەن چەند عایلە دەرکراوە لە کەرکووک لایەن نییە لایەن نییە نازانن ینی مەسەن بۆ منەوە توێ هزار عایلێ لە 92 مەسەن 500 عایلێ لایەن نییە ئێمە هەزار عایلە و 500 عایلێ چیان لیا دوای 2023 گەڕانەوە یان نەگەڕانەوە بە چی وازێ گەڕانەوە چۆن گەڕانەوە چیان بۆ کرا ئایا هەرە 20 دۆلەقەیە بوو کە دراپیان مەسەن هەنێ 2000 دلار لە هەندێکیان زیاتریان دراپیە هەرەوە بوو یان ئەمان هاتن لە ڕێگەی نەتەوەیەگرتوەکان لە ڕێگەیەوانەوە هاتن ئەم هەزاران ناوەیان دا بە نەتەوەیەگرتوەکان بڵند کاکەمانە کاتی خۆی لە شوێن ڕێی خۆیان نەکراوە یعنی هاوکار بووە حرەکەی کوردی ئێستا من یەکشت پێڵم ئێستا من لیستێکم لایە 1300 و شتێک عایدەی کورد لە 2023 تا هاتنی داعش لە 2023 تا داعش لە حەویجە دەرکراوە لە دیەکانی حەویجە لە ناوچەکانی حەویجە کە خەڵکی دانیشتوویە بوونە 100 ساڵ بۆ لەوێ بووە مثلا هەنیشان کوژراویشن توپانیشتیایە من لیستی عیلەکەم لە عیلەکان گشتایە چەند سەرخێزانن بایعیان لەکوێ بووە لە چ دیەک دانیشتوونە مەلایەن تایە سێ چوار مەلایەنیان تایە کاتی خۆم لەگەڵ یەکدانی کشندا دانیشتم قسە باسمان زۆر کرد کە چی بکرێ بۆی بگەڕێنەوە حرەکەی کوردی نەیتوانی ئەمە بداتە نەتەوەیەگرتوەکان نەیتوانی بدێتە باڵین دۆستەکانی داهاوپەیمانەوە بڵێ بڵێ کاکەمانە لەسەر کوردبوون لەسەرەوەی هاونیشتیمان هاوڵاتی عەرەب نین لەم ناوچەیە دەرکراون پەیوەندی بەهینەوە نەبووە پێش هاتنی داعش دەرکراون پێش هاتنی داعش ئەمانە دەرکراون لیان کوژراوە خەڵکە بۆ بەس لەبەرەوەی مەسەڵەن پەیوەندی کردو بە پارتیایەکەوە شەوەکەی تونە کوشتویانە عیلەکەشی بە ناتالی سەری خۆڵگوتواتەوە لە کەرکووک یا لە ڕای کردەوە بۆ سلێمانیە بۆ هەولێر لەبەرەوە باوەڕی من حرەکەی کوردی بستنەوەی سیاسی کوردی و سیاسیەکانی کورد هاوکاری عەرەباندن بوونە لە ناوچانە داخوی بەڕاستی سەبەبی ئەساسەکەی ئەوە بوو کە بەعس هین بوو مەشغوڵی شەڕی ئێران و عێراق بوو هێشتا ناپەرەژا نایویست کورد هەمووی بکە بە دوژمنی خۆی هەتا گفتوگۆکەشی لەگەڵی چێتی نیشتیمانی لە ساڵی لە 1970 دەوروبەرە بوو لەوە بوو دوای ئەوە کە گفتوگە تێکچوو ئیتر لە شەڕی ئێران و عێراق بووەوە تۆ سێر کە ئەنفال و ئەمان هەمووی
ئەوەیە هەنی لە هەشتا پۆ بکەی هین گەیشتیتر تعریب بوو هەموو تاوە بوو سەبەکان کە تاخیر بوو بە ئەستاخیری کرد بەرنامەکەی مەسەلی شەڕی ئێرانی عێراق بوو کە لەو شەڕە بووەوە ئەنجا بە تەواوەتی هین بوو سیاسەتی بەرنامەکەی خۆی پیادە کرد و بەڵام ئەوەی کە گرنگە من زۆر بەلامەوە دوو قۆناغی دەکەم قۆناغی پێش ئەنفال بۆ قۆناغی ناڵێم دوای ئەنفال و بەتایبەتی دوای 2003 دوای ڕوخانی سەدام حوسێن یعنی ئەو کات کورد ئەمەدە عەرزەوی خۆش ئەویست چکە بۆ بڕوای بە متمانەی بەهێزی پێشمەرگە و متمانەی بە و حیزب و ئەوانە بوو ئەو کاتە کە دەیەکەی ڕوخا بۆ 2 ڕۆژ ئەهاتەوە سەردێک ئێستا نا مەسەن ئێستاوە لە 2003 بەعز ڕوخاوە دەیان هەزار کوردی کەرکووک ئاوارەی کەرکووک لە ئۆردوگاکانی هەرێم ماون هەرێمی کوردستان ماون نەک ئەوان نایەنەوە ئێستا لێرەوە خەڵک ئەڕوا ینی خانوو بەجێ دێڵێ ماڵ بەجێ دێڵێ عەرز بەجێ دێڵێ ینی ئەمە جگە لەوەش ینی دەسەڵاتی حیزبی کوردی لە هەرێم بۆ نمونە وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە مامەسا لە کەرکووک نەقڵەکە بۆ هەرێم خوێندکار نەقڵەکە بۆ هەرێم بەرپرسانی حیزبی و بەرپرسانی حکومی مناڵەکانیان لە قوتابخانەی کەرکووک ناو کەرکووکۆ نەقڵەکەن بۆ سلێمانی بۆ هەولێر یعنی ئەمە خەتەرە خەڵک کە ناگەڕێتەوە بۆ سەرزەوی و ماڵ و مڵکی خۆی بۆ ئەمەش نەتیجەی ئەوەیە کە بەتایبەتی دوای 16 ئۆکتۆبەر و دوای ئەو هەموو درۆ و بێبەڵێنیە کە حیزبی کوردی و بەتایبەتی یەکێتی و پارتی بە خەڵقی کوردیان داوە خەڵک بڕوای نەماوە متمانەی نەماوە نازانێ من بۆ خۆم لێرە دانیشتوم ئەمە گەڕێکێکە خوار کەرکووک گەڕێکێکە خوار کەرکووکەوەیە ینی نازانم سبەی چی لێ دێت ینی من نمونەیەکە بۆ بێنمەوە لەسەر مەسەی تعریبی نمونەی زیندوو کە چەند مانجە لەمە پێش ئێمە لە 1970 دەرکراین هەموو لە من خۆم پێشمەرگە بووم بەڵام ماڵ و هەموو دەرکران زەوی داگیرکرا عەرەب هات عەرەبێکانە هەوردووە ناوەکەشیم لایە عەرەبێکیان هەوردووە لە لای ئەرزی ئێمە تاپۆمانە لە منطقەی ساڵەیی خانووی دروست کردووە خانوو نە تاپۆی هەیە نە ناوی لە ناحەیە نە ناوی لە 140 هەیە لە هیچ نییە لەم چەند مانگەی ڕابردوواتەوە جێسەڵەکە ئەمە خانووی منە وتمە کاکەمە ئەرزی ئێمێ تاپۆی ئێمێ بوو خانت کوردە بە قسەی چییە دیارێت تۆ بەعسی بوویتە دیارێت تۆ داگیرکەر بوویتە بۆیە ئەجنا بۆ ئەهاتی ئەنی خۆ ئەمە ئیتر دێن هاتوونە بۆ منطقەی مەسەلەن لای دیەکانی ڕۆژبیانی و قادر باغر و ئەوە ینی سەروی کەرکووکەوە ئەمە جگە واز بێنە لای ئەمە جگە لەوەش مەسەن هەر ئەمەە شایەت هینن ینی لەبەر چاو ئەبینرێت ینی حەقە مێژونوسان بەڕاستی ئەو شایەت حاڵانە بە تەواوەتی هین بکات هەمووی بک بە کتێب و کۆی بکاتەوە بێ بە مێژووکی ڕاستەقینە مەسەن ئێستا حاڵی حازر لە بینی ئەوە دێیت گوندی پەڵکانە دیارە چەند عەرەبی بۆ هاتووە و هاتوونە جیان خەڵکەکە و خۆڕاگری خەڵکەیە بەڕاستی ئەجینا ئێستا هەموو چۆڵی کردبوو وەرە لە بینی دوو بس کەرکووک سیرکە دێ زەهرا دروست کراوە و دێ ئالبودێ دروست کراوە ئەم ئەلبودێرانە شیعەن لە منطقەی هینەوە هاتوون لای منطقەی دیوانی ئەوناوە هاتوون و لەگەڵ ئەزە ئەم سێ ناوە هەر ناوەکەش بەم ناوچەکە هین ئاشنا نییە ئەنجا بە ئەوەی کە لەم ڕۆژانە لە مانگی ڕابردووە یعنی ئەمانە دیان دروست کردووە و هاتوون و کورد ئەبێ دەرچێت لەم ڕۆژانە مانگێک لەمە پێش لەگەڵ یەک دوو جوتیارە چوین سەرێکی ئەم قائیدی عەمەلیاتمانە فەریق سەعات حەربی بۆم باسکەتم کاکە ینی ئەم خەڵکە ئەبێتەوە هینی بکەیت ڕێگەیان بی دەوازنی هەیە زەرعاتیە هینی هەیە ناکرێت ئەمە منعەتە جەولەوەە وتی باشە بەسەر چاو بۆیانەکەی بە ئیجازەوی دەوازن و شتەکانمان بۆ بێن پێتم کاکە ئیجازە کورد نیەتی هات بێ ئاگایی ینی بێ ئاگایی بە پرسێک کە ئاگای لە مەوزوعەکان نییە وتم نیەتی وتی ئەم ئەرزانە هەمووی ئەتفایە هی وەزارەی مالیەیە بەڵام هی بە تاپۆی ئەسڵی ئێمەیە بەڵام ئێسا حکوومەت نە ئیجازەی دەوازنمانەداتێ نە ئیجازە هیچ پرۆژێکمان ئەداتێ و نا قەرزی بانکمان ئەداتێ بە کوردەدا و نا هینیشمان خۆتەوە ئەوانەش
لە زۆر شەر نایکە ئیجازی چی داواکە ینی ئەو مانای بمە ناکەی بۆیان ناکی 22 فەلاح بوون وەڵا وتی باشە مادام وایە قەینە بەس با مستەمسەکاتی تربیانت ئەمە چوار هینەکە وە لە ئەخیریشە دوای نایان کرد بەڵام ئەوەی کە دوایی ئەمە چوون لە دارێ زراعە لە دارێ زراعە هینێکمان کرد عەدەم تەعەڕوزێکمان کرد بۆ هەفتەی 2 ڕۆژ ینی بۆمان هەبێ سەردانی زەرعات و شتەکان بکەین ینی ئەمە مشکلەیە و دوای ئێستاش ینی لەم کاتەیە کە بینەوە سەر ئەمە لایەنی بەرامبەر کردوەتی ینی دەسەڵاتی حیزبی کوردیش بایەخی بە یاسا نەداوە و جێبەجێکردنی لە شتەکانی بە یاسا نەکردووە لە دوای 2000 ئەگەر زۆر بوو عقودی زراعەکان و مەسەلەی تعریب و ئەو هەموو ئەو یاسانی لەلایەن بەعسە دەرکرا بوو شایانی ئەبوو بسڕایەتەوە بە یاسا بەڵام نەکراوە بۆیە ئێستا دەسەڵاتی عێراق و بەتایبەتی دەسەڵاتی کەرکووک بە یاسا ئەوێ ئەم شتانە بکە و زیاتریش فەرزی ئەکات و وەسعی کورد تا دێ بەرەو خراپی ئەو ڕابەرڕاستی ئەو پرۆسەی ئێستای بە عەرەبکردنا قۆناغێکی زۆر ترسناکە لەبەرەوەی هێزێکی گەورەی دەرەکی لە پشتێتی هێزە دەرەکیەکانی تورکیایە ئێرانە و هەروەها بەغا خۆی بەرنامەی هەیە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم کاریگەریە زۆر بە زەقی ڕەنگی داوەتەوە و دەوری بینیوە ئەم کاریگەری و ڕنگدانەوەی وای کردووە شێوەکە زۆر ئاسانتر بێ بۆ ئەوەی بتوانن ئەو کارە بکەن کەەوە ئەیانەوێ یان لە ڕابردوودا نەکراوە لە وەخت سەدامان نەکراوە لایەنێکی ترش هەیە هێزە کوردیەکان ئەوانی لە ناو کەرکووکن باو هێزە ئیسلامی و علمانی و ئەوانی ترەوە نەیان توانیوە فاکتەرێکی گرنگ بن لەگە پێکاتەکانی تر هەوڵ بدەن بۆ ئەوەی کەوا بەرنامەی تعریب لە ناودەن بەڵکو لە هەندێک لایەندا خۆیان دەست پێشخەر بوونە یان توانیوانە یا کاریگەریان هەبووە یان پرۆسەکەیان وەکو دەڵێ ئاسانکاریان بۆ کردو بۆ ئەوەی کەوا هەوڵ بدرێت بۆ ئەوەی کەوا تعریبەکە شێوازی خۆی بگە چونکە ئێمە پێویستە ئەگەر هەستێکی نەتەوەییمان هەبێ ئەگەر هەستێکی نیشتیمانیمان هەبێ هەموو ئەو حیزبانی کە لە کەرکووکن بە حیزبە کوردیەکان و بە حیزبە تورکمانەکان و ئەوانی ترشەوە ئاسوورەکانەوە پێویستە هەستێکی نەتەواییمان هەبێ کەوا ئەو ڕابردووەی کە خۆمان هەمان لەم شارانە خۆمان بناغی بۆ داڕێژینەوە بەڵام کاریگەری سیاسەکە و ئەو دەورەی بینیوە ئەو کاریگەری بینیوە کە توانیوەتی ئەو بنەما کۆمەڵایەتی و ئابووری و ڕابردووەی پێشوو بەرەو هەڵوەشانەوە و لێکترازان بچێت تەنانەت کاریگەریگەوتەوە کە هەڵوەشانەوەکە بە عەرەبکردنەکە ئەو نەبەهێزە لە ناو خودی کۆمەلگا لە ناو خودی کۆمەلگەکە و پەیوەندی کۆمەڵاتەکانی خێزانشدا ڕەنگی داوە.